ئامان جێم کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە لەگەر هەموو ئەم تێکۆشەرە باڵایەنەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ خۆڕێخستنەوەی ناوهێزی پێشمەرگەی کوردستان بۆ خۆتان ئەزانن ماوەیەکە جەنابی کاک باڤڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆنەڵێ شێرگیرانە هاتۆتە سەر خەت بۆ ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هەموو ئەم هەڤاڵانەش کە لێرەن بەهۆی ڕوتبەکانیانەوە کە ڕوتبەکانیان بەرزبە لە تەشکیلاتی هێزەکانە جیان نەبووتەوە ئێمە هاتوین تشکیلەیەکی تریان بۆکەین و لەم تشکیلەیە بە ناوی تشکیلەی هێزی یەدەک لە سەر بەهێزەکانی هەفتە هەوڵ دەین ئەم برادرانە هەمویان جیان بێتەوە ئەم هەڤاڵانە چونکە ئێمە دەزانین ئەهمیەتی ئەم هەڤاڵانە ئەم هەڤاڵانە لەو کاتەوەی کە چۆن کوردوتەنی سەریان دوو پەلکە بووە لە ناو شەڕ و شۆڕ و بە تێکۆشان و بە خەبات تێنایەوێنە چی لە شاخ و چی لە شار بۆیە ئێستا جێ ئەوەیە کە ئێمە بین لەگەڵیان دانیشین بۆ تشکیلاتێکی نوێ.